بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ماوەی زیاتر لە مانگێکە پەرلەمانی کوردستان هیچ دانیشتێکی ئەنجام نەداوە لە کاتێکا بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان لانی کەم دەبێ هەفتانە کۆبوونەوەیکی پەرلەمانی کوردستان بەڕێوە بچێت. ئەمە لە کاتێکدایە کە ژمارەیەک پەرلەمانتار داوایان کردووە پەرلەمانی کوردستان کۆبوونەوەیەک لەبارەی قەیرانی سوتەمەنی، هەروەها ژمارەیەکی تریان داوایان کردووە کۆبوونەوەیەک لەبارەی قەیرانی خوێندن و بایکۆتی مامۆستایانی وانەبێژ بەڕێوە بچێت. لە بەرنامە ئەمڕۆ سەرەوە دەکەین بۆچی پەرلەمانی کوردستان ماوەی زیاتر لە مانگێک کۆنەبۆتەوە، ئایا هۆکارەکە سەرۆکایەتی پەرلەمانە یاخود پەرلەمانتاران، وایە ئەگەر پەرلەمانی کوردستان لەم قۆناغەدا سەرەسەر قەیرانی سوتەمەنی و کێشەی مامۆستایانی وانەبێژ نەکایەکەی سەرەسەر پرسەکانی تایبەت بە خەڵک دەکات. لەگەڵمانە ماوەی زیاتر لە مانگێکە پەرلەمانی کوردستان بەوەی هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق لە کار خراوە هیچ کۆبوونەوەیەکی ئەنجام نەداوە. بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەبێ پەرلەمان هەفتانە کۆبوونەوە ئەنجام بدات، بەڵام بەبێ هیچ پاساوێکی یاسایی سەرۆکایەتی پەرلەمان بانگێشتی پەرلەمانتاران بۆ کۆبوونەوە ناکات و پێشێلی پەیڕەوی ناوخۆ دەکات. بۆ هۆیشەوە دانیشتەکانی پەرلەمان پەکخراون. ئەنجام نەدانی دانیشتنی پەرلەمانی کوردستان لە کاتێکدایە لە هەرێمی کوردستان هاوڵاتیان ڕۆبەڕووی قەیرانی جۆراوجۆر دەبنەوە. دوهەمی نیشان قەیرانی سوتەمەنیە. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا ژمارەی یاسایی ئەندامانی پەرلەمانی کوردستان لە یادداشتێکدا بۆ سەرۆکایەتی پەرلەمان داوا دەکەن دانیشتنێکی تایبەت بە قەیرانی سوتەمەنی ئەنجام بدرێت بە ئامادەبوونی وەزیری سامانە سروشتیەکان، بەڵام تا ئێستا سەرۆکایەتی پەرلەمان وەڵامی ئەو یادداشتانەی نەداوەتەوە. لە هەمان کاتیشدا لیژنەی سامانە سروشتیەکان چەند جارێک داوای لە وەزیری سامانە سروشتیەکان کردووە بێتە لیژنەکەیان، بەڵام تاوەکو ئێستا نەهاتووە. پەرلەمانتارانی ناڕازی لە پەرلەمانی کوردستان بەردەوام ڕەخنیان لە سەرۆکایەتی پەرلەمان گرتووە کە ئەو بابەتانەی کە پەیوەندی ڕاستەوخۆیان بە ژیانی هاوڵاتیانەوە هەیە نایخەنە بەرنامەی کاری پەرلەمان و نەئەنەوێت پەرلەمان ڕۆڵی ڕاستەقینەی خۆی بگێڕێت. بە بۆچوونی بەشێک لە پەرلەمانتاران خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان خراپترین خولە لە مێژووی پەرلەمانی کوردستان و بە تەواوەتی لەلایەن حکوومەتەوە کۆنتڕۆڵ کراوە. ئەمە جگەلەوەی لەم خولەدا کەمترین یاسا پەسەند کراوە. بە جۆرێک لە ماوەی 3 ساڵی تەمەنی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان تەنها 10 یاسا پەسەند کراون. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لە سەرم پرسە میواندارێک لە بارێزان عومەر حاجی عنایەت پەرلەمانتاری پێشووی کوردستان لە سودەی سەرکی، هەروە لە هەولێرەوە ڕووپاک ئەحمەد پەرلەمانتاری کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەریمان کردووە. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. کاک عومەر بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەو دەست پێ بکەین ماوەی مانگێک و 13 ڕۆژە پەرلەمانی کوردستان هیچ کۆبوونەوەیەکی ئەنجام نەداوە. پێشتر بەشێکی پەیوەندی بۆی بانگەشی هەڵبژاردننی پەرلەمانی عێراقەوە بوو، بەس ئێستا هیچ پاساوێک یاخود لە ئەساسدا بۆی بانگەشە شۆڕابگیریت پاساوێک هەیە بۆ ڕاگرین دانیشتەکانی پەرلەمان لە کاتێکە کۆمەڵێک قەیران ئێستا ڕووی لە هەرێمی کوردستان کردووە؟ سپاس بۆ جەناب و بۆ بینەرانی پەیام و بۆ خوشکەوە ڕێزەشمان ڕۆخانم لە هەولێرەوە. من زۆر جار باسی پەرلەمانی کوردستانم کردووە و پەرلەمانی عێراقیش بەداخەوە لە شەرقی ئەوسەتا، ینی خاوەرمیانە بڵین ڕۆژهاتی ناوەڕاستە، پەرلەمان ئەو قیمەتە ڕاستەقینەی خۆی پێ نادرێ و ئەگەر کۆش ببێتەوە تەسەور ناکەم کاریگەریکی ئەوتوی لەسەر حکوومەتە بێ. دوێنێ گوێم لە ئەندام پەرلەمانێکی پارتی دیموکراتی کوردستان بۆ قسەیە کرد، ئەوی ئێمە هیچ بڕیارێک ناتوانین بدەین، بەتایبەتی پەیڕۆکەش بە شێوەیە ئێستا گۆڕاوە کە بە تەواوی گوێڕایاڵی حکوومەتن، هەر بڕیارێک تەبعاتی مادی هەبێ ئەبێ ئەوان بگەڕێنەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان، یعنی کەواتە ئەوە حکوومەتی هەرێمی کوردستانە بە پەرلەمانی کوردستان ئەڵێ ئێوە لەسەر چی ئەبێ کۆ ببنەوە. یعنی هەتا پێش جاران مەسەرن دە ئەندام پەرلەمان ئەیان توانی پرۆژە یاسایەک پێشکەش کرد، ئێستا ئەوەش نەماوە. لەبەرەوە بە تەسەووری من کاریگەری پەرلەمان هێواش هەر لە سەرەتای دروستبوونی پەرلەمانی کوردستان لە ساڵی 92 لە 95 کە پەرلەمانی کە حکوومەتی هەرێمی کوردستان پێکات و هەڵبژاردنەکە کرابوون بوو لە هەڵبژاردنی پەرلەمان کرا، هەر لەو کاتەوە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کاڵا بەقەت باڵای حکوومەتی هەرێمی کوردستان بڕاوە. هەر ئەوەشە دەرەنجامەکەی کە لە خیلالی نزیکەی 30 ساڵ
لە دروستبوونی پەرلەمان و هەڵبژاردننی پەرلەمان و دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستان تا ئەم لەحزەیە کە من لەگەڵ جەناب قسەکەم بەو خولەش کە خۆمی تیابووم نەتوانراوە وەزیرێک بهێنرێتە گیرروگراز و بەو هەموو گەندەڵێک کە باسەکرێ بەو هەموو فەسادێک کە لە هەرێمی کوردستان هەبووە بەو هەموو خەرەلەی کە هەیە بەو هەموو نائیرادی و نەعەدالەتی کە هەیە تا ئێستاکە یەک وەزیر لە هەرێمی کوردستان نەک ڕئیس وزەرا سقەی لێوە نەگیراوەتەوە لەسەر ئاستی هەرێمی کوردستان لەسەر ئاستی عێراقیش هەندێک جار باسەکرێن ئەمەن پەرلەمانی عێراق کتیڤە وایە ئەوانە مەبوورە لا ئەدەم لە بابەتەکەی جەنابوو بەڵام لەوێش دیسا من بە جەناب بڵێم تا ئێستا یەک وەزیری شیعە نەیانتوانێت ساحبی سقەی لێ بکەن کەواتە ئەوە مەرجعیەتە لەوێ قەرارەدا و حیزبەکانی حیزبە شیعەکان قەرارەدەن ئەبێ پەرلەمان چۆن کۆبێتەوە و بەرنامەکەی چۆن بێ و بەرنامەی کاری ئەو ڕۆژانێکی کۆ بێتەوە و لێرەش ئەوە حکوومەتی هەرێمی کوردستانە ئەو مەقولەی من هەیە بمبورە ئەو مەقولەی هەمیشە کاڵێم پەرلەمان تابعی حکوومەتەوە حکوومەت تابعی دوو حیزب و دوو حیزبیش تابعی چەند بنەماڵەیەەکە باش بەس ئێستا کێ بڕیار لە ناوەردوو هێزەکەش لە پارتی ویچێتی بڵێ ئێستا زیاتر کێ قەرار لە پەرلەماندا بەڕای من ئێستا پارتی دیموکراتی کوردستان بە دەرەجەی یەکەم کە بۆە جەنابی ڕێوازخان وەک سەرۆکی پەرلەمان ئەمەی قبول نەکردایە چەندین قەیران ڕووی لە هەرێمی کوردستان کردووە قەیرانی جیراوەکان هەیە قەیرانی کۆرۆنامان جارێکە خەریکە سەرهەڵەداتەوە لە هەرێمی کوردستانە قەیرانی پەروەردە هەیە قەیرانی ئەو سوتەمەنی هەیە قەیرانی هینەکان هەیە ئەوەی مامۆستا گرێبەستەکان هەیە دەیان قەیران لە هەرێمی کوردستانە قەیرانی غاز ئێستا زۆر زەق بۆتەوە بە تایبەتی لە ناوچەی بادینان و لێرە ژوا خەریکە غاز تقریبا بە شێوە لە شێوەکان وا قەیرانەکە لێ ڕووگەتەوە گران بوونی بنزین هەیە وا خەریکە نرخی بنزین بەرەو $1 چێ ئەمە مەفروضە پەرلەمانی کوردستان قسەی هەیە بێ لەسەرەمە بەس کێ زیاتر قبولی نەکا پێویستە دەسات دەسەڵاتی هەیە لە سەرۆکی پەرلەمانیان جێگیرەکەی بە تەسەووری من ئێستا جێگری سەرۆکی پەرلەمان هەر پارتیە سکرتێری پەرلەمانیش هەر تقریبا پارتیە لەبەرەوە ئەوە پارتیە بڕیارەدا بڵێن بەرنامەی کاری دانیشتەکانی پەرلەمان ڕێکخا و پارتیشە بڕیاردا کەی کۆبنەوەی پەرلەمان کرێت چونکە کاتێ سەرۆکی پەرلەمان بانگەشە بۆ دانیشتنی پەرلەمانەکە ئەبێ بەرنامەیەکی کاری هەبێت کە بەرنامەی کاریشی هەبوو ئەبێ هەرچیان ئیمزایکەن یەکیان ئیمزاینەکە بەرنامەی کارەکە ناڕێبەرەوە کەواتە بە تەسەووری من ئەمە جۆرێ بە جۆرێ لە جۆرەکان پارتی دیموکراتی کوردستان توانێت تەجاوزی سەرۆکی پەرلەمان ئەگەر بڕێ سەرۆکی پەرلەمان بای گریمان چی دەکەێت بەسەر بنەوە وڵی من بە هیچ جۆرێک ینی لە هیچ شوێنەکەی لە ژیانە لە ژیانی خۆمان لە هیچ شوێنەکە نابم کە بزانم دەسەڵاتەکانم بڵێن سنووردارەکرێت کە بتوانم ناتوانم ئەوەی لە ئیرادە و لە ویستی خەڵکی هەرێمی کوردستان هەیە من نتوانم جێبەجێ بکەم ئەگەر وەزیر بم ئەگەر پەرلەمان بم ئەگەر نام پەرلەمانیش بم بە تەسەڵاتەکانی سەرۆکی پەرلەمان ینی حەسر کراوە بۆ چکە جێگرەکەی پارتی دیموکراتی کوردستانە سکرتێرەکەشی لە موناخانم لە کەمایەتەکانە بە جۆرێ لە جۆرەکان من ناڵم ئەو پارتیە بەڵام زۆر داپۆکیکاری سەرسەختە حتا لە قاعی پەرلەمانیش کە لەگەڵ ئێمە بوو داپۆکارێکی سەرسەخت بوو لە بەرنامەی پارتی دیموکراتی ناڵم مەبەستمەوە نییە بڵێم پارتی دیموکراتی کوردستان خراپە بەڵام ئەوانن کە ئیرە ئەوانن کە بڕیار ئەدەن هین بە پەرلەمان دانیشتن بکە یا دانیشتن نەکە و ئەوانیش زۆرینن لە ناو پەرلەمانە لەبەرەوەی بۆ بڕیارەکانی ناو پەرلەمانیتوان تێپەڕین بەهۆی ئەو کەسانەی کە لەگەڵیانان لە پێکاتەکان و ژماری خۆچیان پێمە لە 45 ئەندامی پەرلەمانیان هەیە کەواتە هەر قیاسا و بڕیارێک بیانێ ئەوانە توانن لە ناو پەرلەمانە تێپەڕێن بە تەسەووری من دانیشتەکان دانیشتنی پەرلەمانیش و بە تایبەتی لەم سەروبەندی هەڵبژاردنەی عێراقا هەر هۆکارەکەی ئەوەیە ئەوان بارودۆخی هەرێمی کوردستانیان لە چاو بگرتای کێشەکانی هەرێمی کوردستان زۆر پەیوەندیان بۆ هەڵبژاردننی عێراقەوە نەبووە. سوپاس دەکەم. ڕووپاکخان سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزشت دەمەوێت سەرنجی بەڕێزش بزانم سەبارەت بە کۆنەبوونەوەی پەرلەمان بەو کۆنابێتەوە بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانیش چۆن مامەڵە لەگەڵ کارەکانی پەرلەمان دەکرێت؟ بڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان سەرەتا زۆر سوپاس بۆم دەرفەتە کە حەچیم سڵاو و ڕێزم بۆ میوانەکەت و سەرجەم بینەرانی کەناڵی ئاسمانی پێیە بەڵێ لە بەرواری 2021 پەرلەمان کۆنە بۆتەوە لەو بەروارەوە کۆتا کۆبوونەوەی کرد کە تازە وەرزی گرێدانی پاییزە دەستی پێکردبوو بەڵام پەرلەمانی کوردستان بۆتە ئالەتێک بەدەست حیزب و حکوومەتەوە کەی حیزب بیەوێ پەرلەمان کۆ دەبێتەوە کەی نەیەوێ کۆ نابێتەوە لەو کاتەوە لەناو وەرزی گرێدانی پاییزەین کە
ئەو وەرزە تێیدا یاسا دادەنرێت پەرلەمان بەرکەکانی خۆی لە ماوەی 4 مانگ هەڵدەستێت چونکە خۆی ساڵ بە پێی پەیڕەوی ناوخۆ پێک دێت لە 2 وەرز وەرزی بەهارە و وەرزی پاییزە. ئێمە لە سەرەتای دەستپێکی وەرزی پاییزە بووین کە پەرلەمان دیسانەوە بە جۆرێک لە جۆرەکان تەعتیل کرا. لە مادە 2 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەڵێ پەرلەمان باڵاترین دەسەڵاتی یاسادانان و هەروە چاودێریکردن و مەرجەعی سیاسی و یاساییە. بەڵام تا ئێستا ئەو مەرجەع سیاسیەمان لە پەرلەمانی کوردستان نەبینەوە. ئەو باڵاترین دەسەڵاتی یاسادانان و چاودێریکردن دەبێ ڕنگدانەوەی پێوە دیار بێ، بەڵام تا ئێستا نەمان بینیوە کە ممارەسەی ئەو دەسەڵاتانەی خۆی بە پێی پەیڕەو کە بۆ خۆی دەریکردو ممارەسەی بکات. و ئێمە دە پەرلەمانتار داوای ئەوەمان کرد کە پەرلەمان کۆک بێتەوە. هەر لە ماوەی ئەم هەفتەیە ڕابردوو 3 داواکاریمان بۆ کۆبوونەوەی پەرلەمان لەسەر 3 پرسی جیاواز پێشکەشی دەستی سەرۆکایەتی کردووە. یەک لەوانە لەسەر کەرتی پەروەردە و وانە بێژان کە پەرلەمانی کوردستان دەبێ هەڵوێستی هەبێ لەسەر ئەم هەموو خۆپیشاندان و گردبوونەوەی مامۆستایانی وانە بێژ هەیە، بەڵام پەرلەمانی کوردستان کە نوێنەرایەتی خەڵکیێمی کوردستان دەکات بێدەنگە. و هەروەها داوامان کردووە بانکێشتی وەزیری دارایی و هەروەها وەزیری پەروەردە بکرێ بۆ ئەم پرسە بۆی قسەی خۆیان هەبێ لە بەردەم پەرلەمانی کوردستان هەندێک بڕیار بدەن لەسەر چارەنووسی وانە بێژان. و لەسەر گرانبوونی نرخی شتومەک و کاڵا ئێمە هەر یاداشتمان داوەتە سەرۆکایەتی پەرلەمان کە ناکرێت پەرلەمان بێدەنگ بێ لە ئاست ئەم تەزەخومەی کە ڕووی داوە و گرانبوونی کاڵا و شتومەک بەگشتی، یعنی سەرجەم کاڵا و شتومەکەکان گران بوونە بە جۆرێک لە جۆرەکان لە دوای ئەو دیراسی ئێمە کردومانە. ئەگەر موچە ئێستا ببێ بە 2 ئەوەندە موچەی فەرمانبەران ئینجا وەکو پێشووتر کە پێشەوەی کە نرخی کاڵا و شتومەک گران بێ یاخود نرخی دۆلار بەرز بێتەوە بەشی ناکە موچەخۆر و خەڵکی ئاسایش لەگەڵ ئەوەشدا کە ئەوەی موچەخۆر نەبێ هەلی کاریشی نییە. و هەروەها یاداشتێکی ترمان داوەتە سەرۆکایەتی پەرلەمان ژمارەی یاسایی کە پەرلەمانی کوردستان هەڵسێ بە ئەنجامدانی کۆبوونەوەیەک و بانکێشتی وەزیری وزە و سامانە سروشتیەکان بکە. ئایا ئەو وەزیرە پلانی چییە؟ ڕۆژ بە ڕۆژ بەنزین نرخی بەرز دەبێتەوە، گاز و هەروەها نرخی نەوت، نرخی نەوتی ماڵان نەنەوت دابش دەکرێت و بەرەبەرش نرخی بەرز دەبێتەوە. ئێمەش بەرەو زستان دەڕۆین، خەڵک فەقیرەت ینی ئەو خەڵکە فەقیرە تەحمولی ئەم هەموو قەیرانە ناکە. بە پێی پەیڕەوی ناخۆی پەرلەمانی کوردستان مادە 51 ڕۆژەکانی کارکردن، ڕۆژەکانی هەفتەی کارکردنی پەرلەمان دیاری کراوە. ڕۆژ یەکشەممە بە دوواداچوونی ئەندامانی پەرلەمان بە دوواداچوون بۆ کاروبارەکانی حکوومەت دەکەن و ڕۆژی دووشەممە کۆبوونەوەی لیژنەکانە و ڕۆژی سێشەممە و چوارشەممە کۆبوونەوەی پەرلەمانی کوردستانەوە تا لە 2 ڕۆژدا هەفتەی 2 ڕۆژ دەبێت پەرلەمانی کوردستان کۆب بێتەوە. ڕۆژی پێنجشەممە گفتوگۆ لەگەڵ حکوومەت دەکەی، یعنی ئەوە بە پێی پەیڕەو دیاری کراوە. ئەگەر بمانێ حکوومەت بانگی هەم لیژنەکانی پەرلەمان بکەین هەم ناو قاعی پەرلەمان ڕۆژی پێنجشەمەش دیسانەوە کۆ دەبیەوە، یعنی لە هەفتەی 3 ڕۆژ بۆت هەیە کۆ ببیەوە بە پێی پەیڕەو. ئەو دەسەڵاتەی پێداوی یاخودەوە ئەرکتە دەتوانم بڵێمەوە ئەرکتە، بەڵام تا ئێستا دەستی سەرۆکایەتی پەرلەمان ممارەسەی ئەو ئەرکەی نەکردووە. کەی حیزب ئیعازی پێدا کە کۆ بێتەوە ئەوە دێ لەسەر یەک کۆ دەبێتەوە، وەرزی گرێدان یاخود پشووی وەرز دێ درێژی دەکاتەوە و 3-4 کۆبوونەوەی چڕ و پڕ لەسەر یەک دەکات. ئێمە دەمانەوێت لە وەرزی گرێدان بە ئەرکی یاسایی خۆی پەرلەمانی کوردستان بە ئەرکی یاسایی و چاودێریکردنی خۆی هەڵسێ، نەک لە حاڵەتی ناتەبیعی هەر بە پەلەپڕوزە بیانەوێ چەند کۆمەڵی یاسایەک دەرچوێنن دەری دەچوێن و تەنها بۆی ژمارە زیاد بێ، ژمارەی دەرچوونی یاسا. ئەمە یاسامان دەوێت کە ڕاستەوخۆ کاریگەری هەبێ لەسەر باشبوونی ژیانی کۆمەڵانی خەڵکیێمی کوردستان موچەخۆران. بەڵێ بە کورتی دواتر دەگەنم وڵات بەس ئێستا بانکێشت بۆ کۆبوونەوەی پەرلەمان و دانیشتنی دانانی بەرنامەی کاری پەرلەمان لە دەسەڵاتی کێ تا سەرۆکایەتی پەرلەمان نەکا پەرلەمانتارە هیچ ڕۆڵێکیان هەیە؟ بەڵێ بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دە پەرلەمانتار بۆی هەیە داوای کۆبوونەوە بکە لەسەر ئەو پرسانی کە چارەنووسسازن و پەیوەستن بە پرسی ڕۆژ و هەروەها بۆ کۆبوونەوەی نائاسایی 25 پەرلەمانتار بۆی هەیە داوای کۆبوونەوەی نائاسایی بکەم. ئێمە سەرجەم ئەم ڕێکارانەی پەیڕەومان گرتۆتە بەر، بەڵام ئێستا تاکە تاوانباری نەکردنی کۆبوونەوە
ئەوە دەستێ سەرۆکایەتی پەرلەمانە ئەوان بەرپرسن لەوەی کە پەرلەمانیان تاعتیل کردووە بەڕاستی چونکە دەستێ سەرۆکایەتی بەرنامە دادەنێ و سەرۆکی پەرلەمان بانکهێشتی کۆبوونەوە دەکە بانکهێشتی ئەندامان دەکا بۆ کۆبوونەوە ئیعلانی بەرنامەی کار دەکات. سپاس دەکەین کاک مەرگەرم وڵای بەڕێزت سەبارەت بەوەی کە تۆ پێ دوای ئەم خولە زیاتر لە هەموو خولەکانی ڕابردووتر پەرلەمان لاواز بووە و لە ڕووی دەرکردنی یاسا شەوێستە باز دەکەی کە دەیاسا دەرکراوە لە کاتێکە لە خولی پێشووتر پەرلەمان 2 ساڵ پەخرا 22 یاسا بڵین بەڵێ جگە لە بڕیار و ئەوانە ئەم خولە لە خولەکانی ڕابردوو خراپتر ئەگەر خراپترەوە کارەکەی چیە و ئەگەر باشترەوە کارەکەی چیە بڵێن من تەسەورەکەم هەم پەرلەمان و هەم حکوومەتیش لە خولەکانی پێشوو خراپترن حکوومەت ئاستی بڵێن ئەو بەرنامەی کە پێشکەشی بە خەڵکی کرد بەرنامەی کارەکەی نەیتوانیوە لە سەعادەی ئەو بەرنامەیشی کەوا هەیەی جێبەجێ بکە و پەرلەمانی کوردستانیش کە لە سەردەمی ئێمە ئەو کاتە 5 ساڵ بوو خولی ئێمە و باسەکرا تەوان بوجە یەکێ لە ئەیشە هەرە سەرجێنی پەرلەمانە بوجێ و چاودێریکردنی حکوومەتە لەگەڵ یاسادانان یاسادانان ئێمە نەمانتوانی ئەو کاتە بەهۆی مەسەلەی شەڕی داعش و داخستنی کۆڵۆمکردنی دەرگای پەرلەمانەوە تقریبا 22 یاسامان دەرکرد لەگەڵ 15 بڕیارێک تا ئەو کاتێکەوە ئێمە لە پەرلەمان بووین بەڵام زۆر بەداخەوە ئێستا ئەوە خەریکە بێ بە 8 ساڵ ینی 5 ئەبێتە 8 ساڵ بۆ ئەم خولەی کە ئێستا 3 ساڵ ئێمەش 5 ساڵ ئەو 8 ساڵ لە 8 ساڵە تا ئێستا بوجەی حکوومەتی هەرێمی کوردستان بوجێ نەناردووە بۆ پەرلەمان ئێمە ئەو سەردەمی ئێمە لێ بتوان پەرلەمان داخراوە شەڕی داعش هەیە کێشە هەیە بوجە نییە پارە نییە بەڵام ئێستا بەرمیلێ نەوت بە 84 دلارە ئێستا بەبێ ئەو حساباتەی من هەمە داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر لە 1 تریلیۆن دینارە تۆ ئەتوانی ئەمە تقریبا بوجەیەکی تەخمینی لەسەر دابنیت و وەزاری دارایی بوجەکە بنێرێ بۆ پەرلەمان هیچ نەبێ بۆ ئەم ساڵی کە هەیە ئەم ساڵ و مانگی کەماوە جۆرێک هەر بۆ ڕازیکردنی دڵی خەڵک بڵێن ئەوە پەرلەمان دەستی برد بۆ یاسای بوجە تا ئێستا یاسای بوجە بەیجەوە حکوومەتیش بە هیچ جۆرێکیش پەرلەمان ناتوانێت وەک پێویست چاودێری حکوومەت بکات لەبەرەوەی حکوومەت هەر کاتێ بێوێ وەزیرەکان نێرێ بۆ لیژنەکان یا بۆ پەرلەمان بەڵام هەر کاتی حکوومەت دەوێت ناتوانێت ئەمە ناتوانێت هیچ بەشەرتێ لە ناو ئەم پەیڕەوی ناوخۆیی کەوا هاتووە ئەڵێ پەرلەمان ئەتوانێت غیابیەن بڕیار لەسەر چارەنووسی یعنی مناقەشەی هەینەکان وەزیرەکان بکە و بانکیشیان بکە بۆ پەرلەمان ئەگەر نێن ئەتوانێت غیابیەن بڕیار بدات لەسەرمانەوەی ئەو وەزیرە یان بە کوردی محاسبەی وەزیرەکان بکە بەڵام تا ئەم لەحزەیە نەمان بینەوە ئەم پەرلەمانە و پەیڕەوەکەشی لە بەردەما هەیە غیابیەن بە هیچ جۆرێ لێ پێچینەوە لێ کۆڵینەوە بۆ لێپرسیمە سەرۆکی حکوومەت بەڵام دوایی فراکسیۆنەکانی دەسەڵات هەرسێکیان یەکیان گرت و ڕێگریان لەوە کرد جا من دێمە سەر ئەوەی لەبەری مەسەن ڕۆلی پەرلەمان لەسەر لە مەسەلەی دارایی دواتر لە مەسەلەی دارایی کەوتت 8 ساڵە بوجە ناتوە لەم خولەش ناتوە ئەم حکوومەتە بانگشەی شەفافەتی دەکەت لانی کەم کە بوجەکەش نانێرێ زەروانێ مانگانە لیستێک کە بێ بڵاو بکاتەوە بۆ نمونە داهاتی هەرێم چەندە بەرچاوڕوونیەک بۆ هاوڵاتیان و پەرلەمانتە لە خلالی پەرلەمانەوە بینام مصداقیەتی نییە و لیستە بەس ئەوەش ناکرێ خۆ ئەوەش ناکرێ ڕاستەکەی بەس ئەبێ ئیلا لە خلالی پەرلەمانەوە بێ و پەرلەمان مخەوە لە بۆی ئەم پارانە چۆن سەرفەکرێ بۆ حکوومەت نایکا لە بەروی خۆی مخەوەل بێ ئەو کاتە خۆی بە ئارزوی خۆی لەکوێ بوێ پارە سەرفەکە لەکوێ نوێ پارە سەرف ناکە ئێستا ئەبینی مەسەن ئەو نادادی هەیە وەکو زۆری لە بەرهێمەنان و ناڕێکی لە بەدا بەشکردن داهاتێکی زۆر لە بەدەستیانە بەستۆ شار و شارۆچکەی وا هەیە دیارێکشی بۆ سەرف ناکرێت ئێستا من لە هەڵەبجە پرۆژەیەک هەیە بای 590 میلیۆن دینارە لە ساڵی 2007 کە من لێ بووم پارەکەی بۆ دەرچووە ئێستا ژوور بە ژوور لە وەزاری دارایی بە شوێنی ئاگەڕێن هەروونیشیان کردووە پارەکە چەند چی لێ کردو ناڵم پارەکە دزراوە بەس مهمە لە کاتی قەیرانەکە پرۆژەکان وەستان دەستیان کرد بەیش تا ئەم لەحزەیەش کە من لەگەڵ جەناب قسەکەم تا ئەم لەحزەیەش وەزاری دارایی دیزە بە دەرخونەی کردن ئەو پرۆژەیە مقاولەکە بە شوێن پارەکەی خۆش یاگرێ پارەکەی خۆشی ئەوی کشە سەرفیشەوە دەستیان دەست ناگرێت لەبەرەوە نادادیەک دروست بوون ئەگەر ئەمە بێتەوە جێدەستی پەرلەمان ئەو کاتە پەرلەمان مناقەشەیەکە ئەم شارە ئەو ئەوەندە پارەی بەدەرەکەوێ ئەو شارە ئەوەندەی بەرەکەوێ ئەو شارۆچکەی ئەوەندەی بەرەکەوێ بە شێوەی بە پێی سەرژمێر و بە پێی ژماری دانیشتوان بە شێوەی کارەساتباری ناوچەکە ئەتوان پوجە تەرخانکەن بۆ یەک بێکی شار و شارۆچکانی هەرێمی کوردستان بەس بەڕێز جگەل لەم خولەی کە پەرلەمان خراپە حکوومەتیش خراپە خراپەکەی حکوومەت مەوەسل لە مەسەلەی موچەبڕین و ناشفافیەت و مەسەلەی ئازادیەکان و مامەڵی لەگەڵ پەرلەمان و ئەوانەیە قەیرانی سوتەمەنی هەموو جارە بە تایبەتی قەیرانی سوتەمەنی لە هیچ کاتێک ینی تا ئەم لەحزەیە من قسە لەگەڵ بەڕێز دەکەم بە هیچ جۆرێ نرخی بنزین لە هیچ خولێکی پەرلەمان نەگەشتە سەر 1000
ئێستا گەشتە سەر وەزارەتی لە هیچ کابینێکی حکوومەتە ئەمەی کارەساتە بۆ چکە ئێمە خۆمان دوو پاڵاوگە هەیە لە هەرێمی کوردستانە سێ پاڵاوگە هەیە هەر سێکی پاڵاوەکان حکوومەتی عێراقی دروست کردووە ئێستا یانە بە کۆمپانیای کار و بە کۆمپانیای قەیوان کۆمپانیای کار کۆمپانیایەکە نزیکە لە پارتی کۆمپانیای قەیوانیش کۆمپانیایەکە نزیکە لە هیچێتی ئەم دوانە ئێستا حکوومەت نەوتیانە داتێ ئەی پاڵێون ئەچێتەوە بۆ حکوومەتی عێراقی یعنی ئێمە خۆمان نەوتمان هەیە پاڵاوگەشمان هەیە بەڵام نەوت و بەنزین لە ئێرانەوە دێنین لە بەغاوە داواتین لە بەغاو بمان بێت ئێکاتەوە پاڵاوگانی خۆمان هەیە دەوریان چیە ئەگەر پاڵاوگەکانی خۆمان فول ئیش بکەن بۆ حکوم بۆ هەرێمی کوردستان بێگومان تاقەی ئینتاجی هەر سێ پاڵاوەکە بەشی هەرێمی کوردستانی شەکا بە زیادی شو ئەتوان لێشی بنێرن بۆ دەرەوە بەڵام ئێستا سیر لەوایە نەوتی خۆمانە ئەڵێن بۆچی نەوت گران بووە ئەڵێ کاکە نەوت لەبەرەوەی بنزین بۆ گران بووە لەبەرەوەی سعری نەوت بەرز بێتەوە کاکە ئێمە نەوتی خۆمانە حکوومەت پێویستە سەپۆرتی ئەم جۆرە مەوادانە بکات کە خەڵک پێویستی وەکو پێویستی ڕۆژانێ وەکو غاز و وەکو نەوت و وەکو کارەبا ئێمە هەرچیمان هەیە حکوومەتی هەرێمی کوردستان کە من ئەڵێم خراپبووە زۆربەی چەمکەکانی ژیانی لە هەرێمی کوردستانە بە ئاراستەی خەسخەسە بردووە بەڕاستی کەرتی تایبەت بردووە پەروەردە بەڕاستی کەرتی تایبەت براوە خوێندنی باڵا بەڕاستی کەرتی تایبەت براوە کارەبا بەڕاستی کەرتی تایبەت براوە ئاو بەڕاستی کەرتی تایبەت براوە هەر چەمکێکی ژیان تۆ دەستی بۆ بی ئەگەر نەژبرابێ خەریکن بەڕاستی کەرتی تایبەتە بن لە کاتێکا لانی کەمی بوجە بۆ دابینکردنی ژیانی تاجی کۆمەلگا دابین نەکراوە ئەمان هاتوون ئایانەوەی هەموو تەندروستی بۆ بەڕاستی کەرتی تایبەت براوە هەموو شتێ بەرەو کەرتی تایبەت بەرەن وای لێ هاتووە خەسەخانەکان خەڵکە فەقیرەکە نەبێ کەس ناچێت بۆ خاسەخانە گشتیەکان خەڵکی تەلەبەی هەژارەکە نەبێ ناچێت بۆ قوتابخانە حکوومیەکان وای لێ هاتووە ئەسڵ خەریکە دەرس خوێندن بە زمانی کوردی و لە حکوومەتە لە خوێندنگا و قوتابخانە گشتیەکانە هەریکە بێتە عیبە ئەمە کەمرە لەم حکوومەتی هەرێمی کوردستان لە هەموو خولەکان لاوازتر بووە دلیلم هەیە خۆڵە خۆمە ناتوانم ئەوتۆمەتە بدەمە پاڵ حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان لەم خولا شکستی خواردووە و شکست خواردنێک بەڕاستی پێتەڵێم هیچ خولێکیکەی حکوومەت هیچ حکوومەتێکە هیچ کابینەیەکی تر وەک ئەم کابینێ شکستی نەخواردووە لە هەموو بوارەکانی ژیان لە هەموو سێکتەرەکانی ژیانە و ئەگەر بتێ بە ئەرقامیش دەتوانین قسە باز ئەوە بکەین کە ئەم حکوومەتە بۆچی شکستی خواردووە هۆکارەکانی چیە دەرەنجامەکانی چیە چۆن بتێ ئەتوانی شی بکەیتەوە بە ئەرقام بە خەڵک بڵێن کاکە ئەم حکوومەتە ئەوە شکستی خواردووە بوجە موچەی خەڵکی فەرمانوەرەکانی تاماوێنەدا ئێستاش ئەمڕۆ وەزیری دارایی بە ئەڵێ ئەگەر 200 ملیارەکەی حکوومەتی هەرێمی بەغانەیەت بۆ ئێمە بە موچە بە لێبڕینەوە ئەمە جارێکی خەتەریشکێ ڕووی کردەوە لە کاتێکە سعری بەرمیلی نەوت بۆ تا 84 داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان سەر و تریلیۆنە دینارە تۆ موچە خۆرانی هەرێمی کوردستان 895 میلیارد دینارە تۆ 895 میلیارد دینار سەر و ئەوە دەستکەوتت هەیە چۆن ناتوانانی موچە خۆرانی هەرێمی کوردستان بدەیت تەسریح حەدەی ئەڵێ کاکە لە وەزارەتی دارەوە سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی ئەڵێ ئەگەر 200 میلیارد دینارەکە نێ ئێمە بەلێوێ بڕینەوە ئیدین ئەمە جارێکە ینی وەکو عینەن هینەکان دەکردن وەکو گیسەکەی هاسی خەڵکیان و گیسی هاسی خاص دەکردووە ڕۆژێ موچە هەیە ڕۆژێ نییە ڕۆژێ لێبڕین هەیە ڕۆژێک نییە یاخی خەڵک بۆ شێوەیە ناژی خەڵک چوە حسابەکە لەسەر ئەو مەبلەغە پارەی من بورە ئەو مەبلەغە پارەی کە لە 30 ڕۆژە بۆی دێت بەرنامەی بۆ دانێت تۆ هەر ڕۆژێ ئەم بەرنامەی لەم زەلامە بگۆڕی لەم کارمەندانە بگۆڕی ئەمە کارەساتە سپاس دەکەم ڕووباکان سەبارەت بەو یاداشتانەی کە بەڕێز بتت لەسەر وانەبێژان پێشکەشی پەرلەمانتان کردووە کە ئێستا زیاتر لە 20,000 وانەبێژە چاوەڕێ دەکەن وەڵامەکە چی بوو هیچ کۆبنەوەی دەکرێت لەسەر مەسەلەی سوتەمەنیەکەش ئایا وەزیری سامانە سوشەکان تا ئێستا ئامادەیە بێتە پەرلەمان چونکە پێشتر خۆی هەڕەشەی لە گەندەڵکاران دەکرد لە ناو پەرلەمان وتی گەندەڵکار دەکات بە 100 پارچەوە و بۆ مەسەلەی گرانی شتومەکیش هەریچیان بڵێیت هیچی لێ سەوز دەبێت بەم جوانە چاوەڕێوە دەکەن سەرۆکایەتی پەرلەمان موافقەتی یاداشتانەی ئێوە بکە وەکو پەرلەمانتاران بەڵێ کاک حەچیم خۆی ئێمە یەکەم جار و دووەم جار نییە یاداش دەدەینە سەرۆکایەتی پەرلەمە لەسەر سەرجەم ئەو پرسانە ینی چونکە قەیران لە دوای قەیران هەر بەردەوام بووە ینی ئەمە 3 ساڵی کارکردمان لە ماوەی 3 ساڵی کارکردنمان قەیران لە دوای هەر ڕۆژە و قەیرانێکیان دروست کردو و خەڵکیان بۆ قەیرانەوە مەشغوڵ کردووە بۆی قەیرانێکی تر لە بیریان بنەوە یەکێکی تر دروست دەکەن یعنی تا ئێستانیان هێشتۆ مێشکی خەڵک مرتاع بێ ئەوە ئەو بەرنامە و پلانی حکوومەت بووە ئێمە ئەو یاداشتانەی داوەتمانە سەرۆکایەتی پەرلەمان ئەو زانیاریانێکە من وەرم گرتۆ هەفتەی داهاتوو کۆبوونەوەی پەرلەمان دەکرێت چاوەڕێ دەکەین بزان بەرنامەی کار چی تێدا دەبێت ئەگەر ئەو یاداشتانی تێدانە بێ بەڕاستی لە سەرۆکایەتی پەرلەمان قبوڵی ناکەین وەکو پێشتریش لێمان قبول نەکردوونە کە
هەرچی بۆ خۆیان پێیان خۆش بێ ئەوە بخەنە بەرنامەی کار ئێمە لەوێ نقطە نیزامیمان دەبێ هەڵوێستمان دەبێ چونکە بەڕاستی پەرلەمان دەبێت بۆ ئەوە کۆب بێتەوە لەسەر پرسی خەڵک کۆب بێتەوە دەبێت خەڵک چی لەلامە بەس بێ پەرلەمان بۆ ئەوە قسە بکە تاو توێ بکە پێرێ دوێنێ لیژنەی وزە و سامانە سروشتەکان کۆبوونەوەی ئەنجام داوە بڕیاری داوالایانی پەیوەندیدار و هەروەها وەزیری سامانە سروشتەکان بێتە پەرلەمانی کوردستان ئێمە چاوەڕێ دەکەین بزانین وەڵامیان چییە و سەرۆکایەتی پەرلەمان چی دەکات بۆ یاداشتانەی ئێمە چکە بە پێی پەیڕەوی ناوخۆ لە نزیکترین کۆبوونەوە دەبێت یاداشتانە بخرێنە بەرنامەی کار ئێمە بە پێی مادە 66 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەی یاسای ئەندامانی پەرلەمان داوامان کردووە هیچ پرسێکیشمان لەو پرسانە پێگرنگتر نییە لە پەرلەمانی کوردستان تاوتوێ بکرێن ماوەی چەند ڕۆژێکە بایکۆتی مامۆستایانی وانە بێژ لە سەرجەم پەروەردەکان بەردەوامە ئایا کەرتی پەروەردە چی لێ بەسەردێ بۆچی وەزیری پەروەردە ئامادە نییە بێتە پەرلەمانی کوردستان ئێمە چەند جارێک لەسەر چەندین پرس داوای ئەومان کردو وەزیری پەروەردە بێتە پەرلەمانی کوردستان بەڵام تا ئێستا ئامادە نەبووە بێت لەگەڵەوەی کە لە ماوەی 2 ساڵی ڕابردوو بەهۆی پەتای کۆڕۆنا گەورەترین زیان بەر سیستەمی پەروەردەکەوت بە تایبەت ئەو قوتابیانەی لە قۆناغی هەم پۆلی 1 و 2 و 3 سەرەتایی بوون ئەمانە بەڕاستی جیلێکن کە زەرەرمەند بوون و دایک و باوکان هاواریان لێ هەستاوە سکاڵیان بۆ ئێمە هێناوە کە نە فێرە خوێندن و خوێندەواری بوون هیچ گرنگێکیان پێ نەدراوە چونکە قوتابخانەکان نەکراونەتەوە ئێمە چەندین یاداشتمانداوە تا سەرۆکایەتی پەرلەمان ناردوومانە بۆ حکوومەت بۆ وەزیری پەروەردە کە بێتە پەرلەمانی کوردستان وەڵامی ئەوەمان بداتەوە کە ئایا بەرنامەی چییە بۆ مامۆستایانی وانە بێژ بە هەمان شێوە جیا لە مامۆستایانی وانە بێژ ئەو مامۆستایانەی لە پەروەردەکان لەو قوتابخانە دەرز دەڵێنەوە کە تایبەتن بە ئاواری سووری کەمانە ماف خوراوترین چینن بە موچەیان نییە بەخۆ بەخش دەرز دەڵێنەوە بێ هیچ حەق و ماف و ئیمتیازێکیان هەبێ و هەروەها ئەوە کێشەی مامۆستایانی گرێبەست چارەسەر کرا بەڵام ئێمە بەگشتی بۆ گرێبەستەکان لە سەرجەم وەزارەتەکان چەند جار یاداشتمان داوەتە سەرۆکایەتی پەرلەمانکە حکوومەت بەرنامەی چییە بۆ یەکەم و دووەم و سێمەکان لە ئاستیزان کۆپەیمانگاکان کە حکوومەت بەرنامەی چییە هەتا ئێستا وەڵامێکی قەناعەت پێکەری مان نەداوەتەوە ئەگەر پەرلەمانێکی زیندوو بێ من پێم وایە 3-4 وەزیر دەبوو تا ئێستا متمانێ لێ سێنرابایەوە و هەروەها لە ناو پەرلەمانی کوردستان دەنگ درابە لەسەرەوەی کە متمانەیان لێ بستەندرێتەوە چونکە کەرتەکانیان ڕوبەڕووی قەیرانی زۆر بوونەتەوە خەڵک زۆر لێیان ناڕازیە و ئامادەی لێپێچینەوەش نینە هەر وەزیرێک ئامادەی لێپێچینەوە نەبوو ئەوە دیارە شکستی لە وەزارەتەکەی و لە کەرتەکەی خۆی هێناوە بۆیە دەبێت لەم وەرزی یاسادانانە قسەی جددی لەسەر ئەو پرسانە بکرێت و هەروەها دەسێ سەرۆکایەتی پەرلەمان لە ماوەی ئەو ساڵی کە ماوێتی هەڵوێستی هەبێ باشە سەبارەت بۆ وەزیری سامانە سروشتەکان و غاز تا ئێستا ئامادە نەبوو کە نەوە مانگێک کە دەست بەکار دەبێت بێتە پەرلەمان چکە و پێشتر قسەی زۆر گەورەی دەکرد لەبارەی سزادانی گەندەڵکاران لەبارەوەی کە دەی و گەندەڵی لە وەزارەتەکەی سفرە و ئەوانە بەڵێ هەتا باسیەوەی کورکوتی دەستی ئەوە دەبڕین کە گەندەڵی بکە بەڵام تا ئێستا بەداخۆ لە دوای ئەم کۆبوونەوەی پەرلەمان تا ئێستا ئامادە نەبووە بێتە پەرلەمانی کوردستان چونکە ئێمە ئەو کاتش قەناعەتمان بۆ زۆرە قسانە نەبوو ینی چ وەزیری سامانە سروشتەکان چ وەزیرانی تر چونکە ئێمە لە ڕنگدانەوەی ژیانی خەڵک دەبینین کە وەزعی خەڵک چەند خراپە ینی ئەگەر ئەوەندە چاکسازی کرابێ و گەندەڵی نەهێشترا بێ ئەوە بۆ هیچ ڕنگدانەوەی لەسەر ژیانی خەڵک نەبووە بۆ ڕۆژ بە ڕۆژ ژیانی خەڵک ئەستەمتر دەبێ قەیرانی غاز لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو لە هەولێر ئەوە هیچ کە غاز بەرنەدەکەوت ماڵ هەبووە 1 بتڵی غازی بە 20,000 کڕیوە ینی قەیران لە دوای قەیران بارودۆخی خەڵک ئەوەندە خراپ بووە ینی لە هەموو بوارەکان ڕۆژانە قەیرانی نوێ سەر هەڵدەدەن ڕۆژانە قەیرانی نوێ دروست دەکرێن پێمان سێرە ئێمە بە ئەنقەز بەدەستی ئەنقەز دەیبینین ئەو قەیرانانێک کە بۆ خەڵکی هەرێمی کوردستان دروست دەکرێن ئەوەی وەزیری سامانە سروشتەکانیش دەبێت لە نزیکترین کات یان بێتە کۆبوونەوەی لیژنەی وزە و سامانە سروشتەکان یاخود پەرلەمانی کوردستان ئەگەرنا ئێمە هەچی ئیجراعاتێک لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پێویست بێ بۆ لێ پێچینەوە و ئێمە دەیگرینە بەر چونکە بە ئەرکی خۆمانی دەزانین وەکو پەیڕە و دەسەڵاتی پێداوین ممارەسەی ئەو دەسەڵاتی خۆمان بکەین لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان
بەڵێ سوپاس دەکەین بەڵە بینێرانی بەڕێز ناوەڕێک و دەگەڕێنە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە. خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە. چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە. خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود! کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت. بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقیب بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقیب بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن، کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوە نەمەیجیانی و نێودوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. سوپاس دەکەم. بەڵ جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کاومەر سەبارەت بە ڕۆڵی پەرلەمان لەبەر بانگشی هەڵبژاردن پەرلەمانی کوردستان بڵێن هەر کۆبنەوەی نەدەکرد بەزیستە کە بڵێنەتی ئەنجامی هەڵبژاردنەکان ئەنجامی بەرای دەرکەوتووە. پەرلەمان خۆی دەوێت چ ڕۆڵی ببینێت کە بەپێی یاسا مەرجە لە گفتوگۆکان لەگەڵ هەرێم یاخود پێشتریشە بۆچی ڕۆڵی نەبوو لەو بڵێن گفتوگویانەی کە لەبارەی بودجەوە دەکرا. دوای 16 ئۆکتۆبرەوە هەم حکوومەتی بەغا زیاتر فشاری هێناوە بۆسەر حکوومەتی هەم حکوومەتی هەرێمیش خۆی بە بچوو گەزانێ بەرابەر بە بەغدا وردە بۆ زۆربەی ئەو پێداویستیانی کە هەرێمی کوردستان هەیەی حکوومەتی هەرێمی کوردستان و بڵێن ئیدارەی هەرێمی کوردستان ئەگەرێتەوە بۆ بەغا مەسەن بۆ بنزین و نەوت ئەڵێ کاکە بێت لە بەغداوێ بۆ بوجە ئەبێت لە بەغاوێ بۆ گەنمی جوتیاران ناتوانێت خۆی گەنمەکە بکرێ ئەبێ پارەکەی لە بەغاوڕێ بۆ قەرەبووی خەڵک ئەو زیانەی کە لە ساڵی 1960 تا ئێستا کەوتووە نەیتوانێت قەرەبووی کەس کەتەوە هەر چاوەڕێی بەغایە بۆ مەسەلەی ڤاکسین چاوەڕێی بەغایە بۆ بەرگری لە هەرێمی کوردستان و لە سنوورەکان چاوەڕێی بەغایە بۆ ڕێخستنی دەواازە سنووریەکان چاوەڕێی بەغایە بۆ مەتارەکان هەر بەدەست بەغایە کەواتە ئەوەی لێرە هەیە خەریکە حکوومەتی تەشریعی تەنفیزەکەی جارانی لێدێ یعنی ئێمە خۆمان بەدەستی خۆمان هێواش کەواتە حکوومەتی هەرێمی کوردستان خەریکی چییە خەریکی دەوڵەمەندکردنی کۆمەڵێک کۆمپانیای لە هەرێمی کوردستان لە ڕێی ئیسیسماری دروستکردنی عقارات و مۆڵ و ئەم جۆرە بابەتانە و هەندێک تیجارەتی نەوت کە خۆیان بەدەر لەو نەوتەی کە بە ئاشکرا ئەیفرۆشن کە 450 و 500,000 بەرمیلەیە سەرباری ئەمەش ئەو داهاتەی کە ئێستا هەیەە بە پێی ئەو حساباتی کە من کردومە ئێستا بەس ئەگەر بە حسابی خۆشیان بەبێ ئەوەی باسی تەنکەر و مەکەر ناکەین ئەگەر 500 میلیۆن بەرمیل نەوت لە ڕۆژێکا 500,000 بەرمیل نەوت لە ڕۆژێکا بفرۆشین 500 ضربی سی ئەگەری $30 دەستکەوێ تقریبا 450 میلیۆن دلاری ماگانەیە 450 ضربی 1470 کە زیاتر لە 600 میلیارد دینار بەس دەستکەوتی نەوتەکەیانی جگە لە داهاتی ناوخۆ بەس دەستکەوتی ئەوەی بەیانەمێتمە سافی کە دەست حکوومەت هێبێت جگە لە داهاتی دەواازە سنووریەکان جگە لەو زەری بە و داهاتی کە لە خەڵکی سێنە کەواتە دەستکەوتی ئەمان ئێستا زۆر زیاترە لەوەی کە بۆ موچە بێ و بۆ پێداوی بۆ بودجەی ئیستهلاکی دایرەکانیش بێ و بۆ پرۆژەکانی بێ پرۆژەی ئیجتیماعیش بێ بۆچی نایکەن ئەبێ ئەمە لە خۆیان بپرسی هۆکار چییە پێمان بڵێت ئەوەی ئێستا دەستکەوتانەیە وەکوی سەر جەناب دەست کرد ئەوەی ئێستا دەستیانەکەوێت لە ساڵی 2014 ئەوەندە نەبوو بۆچی ئەو کاتە سلفەش ئەدرا بە خەڵک قەرزی بچووک ئەدرا بە خەڵک
پرۆژەکانیش بەردەوام بوو موچەش بەردەوام بوو موچەش کەس لێ نەبرا خۆشترین گوزەرانە ساڵی 2011 بۆ 2014 بووە بۆچی ئێستا هەمان بودجە هەیە و هەمان بودجە هەیە بەڵام خەڵک لە گوزەرانێکی زۆر خراپاژی تا ئەم لەحزەیەش لە سا هەشتای ئەو پرۆژانەی کە ئیطلاق کرابوون لە ساڵی 2014 تا ئەم لەحزەیە لە سا هەشتای ئەو پرۆژانە نەکەوتۆتە ئیش ئەمە یەکێ لە کارەساتەکانە کە لە هێرمی کوردستان ڕوودا ئێمە بە هیوا بووین کە سکەی قیتار لە زاخۆ بگاتە تەوێڵە و بگاتە خانەقین بەڵام ئێستا جادەکانیشمان وێران بووە جادەکانی ئەو جادە سەرکیانەی و جادە پێکەنایە ناوە جادەی مرگ لە نێوان مەسەن پێنجوێن بۆ سەی سایەق لە نێوان مەسەرەن کەلار بۆ کفری کەلار بۆ دەربەنی خان ڕێگای نێوان کۆیە بۆ هەولێر ڕێگای نێوان دووکان بۆ چوار قڕنەوە بۆ ڕانیە ئەمانە نهائیەن تەواو نەکراون بە شەرتی ئەمانە لە ساڵی 2014 و 2013 دەست پێکراون ئەم جادانە ڕێگای نێوان ئەوەی سماقوڵی ڕێگاکی سماقوڵی ئەوەی کەوا ئەو لە تەنیش بەنداوەکە من لە پەرلەمان بووم چوم داوای 2 میلیارد دینارم کردو لە سەرۆکی هەرێمی کوردستان ئەو کاتە بەڕێز نێچیروان بەرزانی پێم و تۆ کاکە 2 میلیارد دیناری پردێکە و سەرۆکی ئەو کاتە سەرۆکی حکومەت پردێکە لەگەڵ مقتەرەباتەکەی یعنی ئەپرۆچەکانی لەم لاوە لەگەڵ ئەو لەم لە 2 کیلۆمەتر و لە 2 کیلۆمەتر ئەو کاتە 2 میلیارد دیناری تێچوو ئێستا لاوانە بە 4 میلیاردیش تاوا نەبێت ئەوەی کە بەڕێز شاسوار عەبدوڕاحی چووە سەری کرد پردەکەی شاسوار عەبدوڕاحی یەکات ئەمە پێش ئەوەی شاسواریش کە شاسوار پێی بزانێت پێش ئەوەی هیچ کەسێکی پێ بزانێت ئێمە دەرکمان پێ برد من و دکتۆر شێرکۆ چوون لای سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کاتە بەڕێز نێچیروان بەرزانی پێم ئەو کاتە من بۆ سێ چوومە لای بۆ مەسەلەی فڕگەی سلێمانی کە لایەنێکی سیاسی ئەویست بۆ مای 50 ساڵ بیبا بۆ خۆی ئەومان ڕێگریبان لێکرد بۆ مەسەلەی پارێزگا بە پارێزگابوونی هەڵەبجە بوو کە فەرمانەکەی بۆ دەرکا بۆ ئەوەش بوو تا ئەم لەحزەیە ئەو جادەیە وەکو خۆی ماوەتەوە تا ئێستاکیشی لەسەر نەکراوە ئێستاش چاک نەکرا تا ئەم لەحزەیە کە من قسە لەگەڵ جەنابەت دەکەم ئەو جادەیە ئەو 4 کیلۆمەتر جادە دروست نەکراوە ئێتۆ لە کاتێکا دێی لە هەولێرا 125 مەتری دروستەکە 120 دروستەکەیت و 150 دروستەکەی دەست خۆش بێت ناتوانانی 3 کیلۆمەتر جادەش کە جادەی مەرگە بۆ خەڵکی منتقەی بتوێن و بۆ سلێمانیش بۆ ئەوانەی بە ئاڕاستی هەولێرە سپاس دەکەم ڕووپاک خان سەبارەت بە مەسەلەی پەرلەمان و ئاگاداربوون لە داهاتەکان ئێستا ئەمڕۆ نرخی نەوت بەرز بۆتەوە بۆ 84 دلار بۆ بەرمیلێک و وەزیری نەوتی عێراق قسەی کردووە کە پێشبینی دەکات نرخی نەوت بۆ 100 دلار بەرز بێتەوە بڵێن لە ماوەکانی داهاتوودا ئەوکو پەرلەمانی زیاگاتان لێیە کە داهاتەکە زیادی کرد چ ڕەنگدانەوەیکیە بۆ چ پرۆژێکی خزمەتگوزاری زیاد کراوە چ خزمەتگوزاریی حکوومەت بۆ وڵاتیان زیاد کراوە لەوە تای کە داهاتەکە بەرز بۆتەوە بەڵێ خۆی پەرلەمانی کوردستان دەیتوانی زۆر کار بکە ئەگەر خۆی پەگ نەخست بە لەو ماوەیە دەتوانی زانیاری زۆر بەدەست بهێنێ لەسەر ئەو کاروبارانەی حکوومەت لەسەر ئەو هەموو قەیرانەی ڕوبەڕووی خەڵکی هەرێمی کوردستان بۆتەوە لەوانە یاخود بەرزبوونەوەی نرخی نەوت ئایا داهات چەند زیادی کردووە حکوومەتی هەرێمی کوردستان چۆن مامەڵە بەو داهاتە دەکات لە چی سەرفی دەکات بۆچی پرۆژە خزمەتگوزاریەکان بەگەڕ ناخرێنەوە ئایا سیستەمی بۆ نمونە یاخود وەبەرهێنان لە هەرێمی کوردستان چۆنە ئەمانە هەموو کۆمەڵە پرسێکن کە پەرلەمانی کوردستان دەبێت کاری لەسەر بکە بەڵام ئێمە ڕانەوەستاوین لەسەر دامەزراوەی پەرلەمان ئێمە من ئێستا خۆی ئەم هەفتەیە لە یەکشەممەوە لە دوای کاری بەدوادا چوون بوومە هەتاوەکو بەیانیش ئیلتیزامات و شتی ترم هەیە بەڵام خۆی دەبێت پەرلەمان وەکو دامەزراوە ئەم کارە بکە گەنا ئێمە پەرلەمانتار بەردەوام بووینە لە بەدوادا چوون بۆ کاروبارەکانی حکوومەت بۆ فەرمانگەکان بۆ وەزارەتەکان لە ڕێگەی ناردنی پرسیار لە ڕێگە هاتنەوەی وەڵام اینجا ئەنجامی بەدوادا چوونەکانمان کۆمەڵێک زانیاریمان لە سەرجەم بوارەکان بەدەست گەیشتووە بەڵام ئەو پەرلەمانتارانەی کە بەدوادا چوون بۆ کاروبارەکانی حکوومەت دەکات لەم خولێ پەرلەمان بە پەنجەی دەست دەژمێردرێن هەمویان دە پەرلەمانتار نابن کە بەجددی بەدوادا چوون بۆ کاروبارەکانی حکوومەت دەکەن ئەو زانیاریانەی کە بەدەست دێن لە حکوومەتەوە هەمووی ئەو دە پەرلەمانتارەیە زۆربەی هەر زۆری کاری ئەو دە پەرلەمانتارەیە بە نمونە ینی لەوانەیە شتێک ڕێژەکە بگۆڕیانی زیادکە کەمکە بەڵام پەنجەی دەست دەژمێردرێن ئەوانی بەدوادا چوون دەکەن ئێمە دەبێت ئەوەش بڵێین پەرلەمانی کوردستان کە خۆی ڕۆڵی خۆی بێ ئەهەمیەت نەکا پەرلەمان زۆر کاری پێ دەکرێت ئەمە ڕۆڵ و کاریگەری پەرلەمانە وای کردووە کە حکوومەت و حیزبی دەسەڵات نهێڵە پەرلەمان کۆب بێتەوە چونکە کە پەرلەمان کۆب بێتەوە ئەو پرسە زیندوانەی کە هەیە لەوێ تاوتوێ دەکرێت ڕێگر دەبێت لە بەردەم حکوومەت هەچی بیە بە کەیفی خۆی بیکە ئەوە ڕۆڵی پەرلەمانە
بە نمونە ئێمە کە نەمان هێشت کۆبوونەوەی پەرلەمان ژمارێک پەرلەمانتار 16 پەرلەمانتار نەمان هێشت بکرێت تا لەسەر پرسی موچە نەبێ ئینجا بەناچاری حکوومەت بڕیاریدا کە لێبڕینی موچە نەهێڵێ وە موچە بگەڕێنێتەوە ئەوە پەرلەمانی کوردستان و ئێمە پەرلەمانتارانین کە بەردەوام لەسەر کەیسی ئازادی ڕادەربڕین و جیراوانی بادینان بەردەوام لە پرۆسەی دادگاییکردن لە یەکەم کۆبوونەوەیان ئێمە ئامادە بووین هەتاوەکو ئیمڕۆژ کە کۆبوونەوەی دادگا بووە بە فشاری ئێمە و خەڵک و هەروەها چالاگوان و ڕۆژنامەنووسان و ڕێکخراوەکان بووە کە ئیمشەو مامۆستا بەدەل بەرواری ئازاد کرا بۆیە ئەگەر پەرلەمان ئەو 111 پەرلەمانتارە وەکو ئەودا 11 پەرلەمانتارە کار بکەن پێم وایە کاری زۆر زۆر گرنگ دەکەن و خەڵک دەردەهێنن لەم هەموو قەیرانەی کە تێککەوتووە باشە بە سەبارەت بە کە بەڕێزوتت دە پەرلەمانتارێک بەروواچوون دەکەن ئەوەی کە بەڕێز ئاماژە پێدا دانیشتەکانی پەرلەمان بۆ نمونە بەروواچوون بۆ کاروباری هاوڵاتیان کە دەبێت ڕۆژێک دانراوە کاروباری لیژنەکان بڵین ئەوە چاودێری حکوومەت مەبەستەوەی کاندێک پەرلەمانتار تەنها لە ناو هۆڵی پەرلەمان قسە دەکەن بەروواچوون ناکەن بەشداری کاری لیژنەکان ناکەن مەبەستە دەوەیە بە خەرلی پەرلەمانتارەکان بەڵێ بەشێکی پەرلەمانتارەکان تەنها لە ناو کۆبوونەوەی پەرلەمان قسە دەکەن بێەوەی بەدواداچوون بکەن بێەوەی زانیاریان هەبێ بەشێکی پەرلەمانتارەکان تابعی حیزبی دەسەڵاتن و پاکانە بۆ حکوومەت دەکەن و هیچ قسەیەکیان نییە ئەوەی کە دەمێنێتەوە بەشێکی کەمە کە خەمخۆری خەڵکە بەڕاستی دەمێ و حەقەتە بڵێم کە خەمخۆری خەڵکە و لە دوای کاروبارەکانی خەڵکەوەیە بە دوای ئەوانەوەیە و ئێمە کە دەچینە فەرمانگەکانیان بەدواداچوون بۆ کاروباری خەڵک دەکەین خەڵک پێمان دەڵێ هەر ئێوە بە نوێنەری خۆمان دەزانین چونکە ئێوەن کە داکۆکی لە مافی ئێمە دەکەن و ئێمە هاوڵاتی هەیە لایەنگری حیزبی دەسەڵاتە بەڵام هانا بۆ ئێمە دەهێنێ هاوڵاتی هەیە دەنگدەری حیزبی دەسەڵاتە بەو دەنگدانەشەوە دەڵێ من دەنگم بە حیزبی دەسەڵاتدا بەڵام ئێمە متمانەمان بە ئێوەیە و پێم وایە لە هەر ڕەنگێک بی لە هەر فراکسۆنێک بی ئێمە دوجار نوێنەری ئەم میلەتین نوێنەری خەڵکی هەرێمی کوردستانین دەبێ نوێنەرایەتی خەڵکی هەرێمی کوردستان لە پێش هەموو کاروبارەکانمانەوە بێ دەبێ نوێنەرایەتی وامان لێ نەکا کە بیر لە ڕنگ و لە فراکسۆنەکەمان بکەنەوە لە حیزبەکەمان کە پێ بەر لەوەی نوێنەری خەڵک بین نوێنەری حیزب بین باشە بەس ڕووپاکان سەبارەت بە مەسەلەی داهاتەکە کە بەڕێز زووتر ڕەنگە بەراچوونی پەرلەمانتاران هەبی بۆ داهاتەکە بەس ئەو داهاتی کە ئێستا زیاد بووە چی لە داهاتینەوت بێ وەکو کاک عومەری ئاماژەی پێکرد کە 2014 کە خۆشتین بڵین 2013 1 میلیۆن و 200 بڵین 1 تریلیۆن و 200 میلیارد دینار داهاتی مانگانەی هەرێم بوو کە لە بەغداوەدا ئێستا شەمان شت هەیە بۆچی ئەو کاتە پرۆژەی خزمەتگوزاریە بوو پێشینەکانە بوو موچە هەبوو خۆشگوزەرانی بەس ئێستا ئەوانە نەماوەنی پرۆژەی خزمەتگوزاری نەماوە پێشینەکانە موچەکەش دەڵێن ئەگەر 200 میلیارەکەنێت دەبڕێتەوە هیچ ئەو زیادبوونی داهاتە بۆ کوێ دەڕوات چی لێ دێت پێم وایە بەڕێی من ئەم کابینێ زیاتر چونکە بەرەو کەرتی تایبەت ڕۆیشتوە کەرتی تایبەت هیچ دوو حیزبی دەسەڵات لە دوو زۆن دەستی بەسەرداگرتووە بۆیە زیاتر پێم وایە داهات و قازانجی ئەم میلەتە بۆ کەرتی تایبەت و هەروەها بۆ گیرفانی حیزبەکانی دەسەڵات دەڕوە لە خزمەتی خەڵکی هەرێمی کوردستان بەکار نایە ئەگەر ناداهات ئەوەندە زۆرە ئێستا ئەو داهاتە وای لێ دەکرا ئەگەر حکوومەتێکی شەفاف بوو بایە ئێمە و خەڵکی هەرێمی کوردستان زانی بامان داهات چەندە و لە چی سەرف دەکرێت هەلی کار زۆر دەبوو پرۆژەی خزمەتگوزاری زۆر دەبوو و ئەم گەنجانەی کە سەری خۆیان هەڵدەگرن دەڕۆن بۆ دەرەوە دیاردەی کۆچکەمی دەکرد یاخود دەتوانین بڵێن هەر نەدەما ئێمە بێ ئەوەی کە هیچ خەرجیەک لەسەر حکوومەت بکەوێت چەندین پرۆژەمان داوەتە حکوومەتی هەرێمی کوردستان کە بەو پرۆژانەی ئێمە دەتوانن بێوێ هیچ خەرجی لەسەر حکوومەت بێ هەلی کار بڕەخسێنن بۆ سەرجەم دەرچوانی زانکۆ پەیمانگاکان من هەردوێنێ خۆم سەردانی وەزیری کاروباری کۆمەڵایەتیم کرد لەسەر پرۆژەیەک بۆ ڕەخساندنی هەلی کار بۆ کرێکارانی خۆماڵی و هەروەها بۆ دەرچوانی زانکۆ پەیمانگاکان کە زۆرینەی هەرە زۆری دەرچوی زانکۆ پەیمانگاکان هەلیکاریان بۆ نەڕەخساوە بەشێکی چوە بۆ دەرەوە بوونەتە قوربانی لەو ڕێیە یاخود ئەو سامانە مرۆیەی کە لە تاقە و توانای گەنجدا هەیە هەرێمی کوردستان لە دەستی داوە بەهۆی دیاردەی کۆچ بۆیە ئێمە زۆرترین پرۆژەمان داوەتە حکوومەت بەڵام حکوومەت نەگوێی گرتووە و نەکاری پێکردووە بەڵێ سوپاس دەکەم کاک عومەرگیان سەبارەت بە مەسەلەی هەر سوتەمەنیەکە بۆ جەنابەت و بۆ خەڵکی دیسە سوڵمانیە ئێمە لە وڵاتین پڕ بێ لە نەوت
کێشەی بڵێن پرۆبلێم ئۆتۆغاز کێشەی نەوتۆغازمان هەبێ کێشەی کارەبامان هەبێ تەنها کارەبا 24 کاتژمێرێکە بۆ ڕۆژ هەڵبژاردن بۆ مانگی دێ بۆ ڕۆژ هەڵبژاردنی کارەبای 24 کاتژمێری تەنها بۆ مانگی دێ و لە مانگی دێشا بە تایبەتی بۆ ڕۆژ هەڵبژاردنەکە بۆ دایمەن لە مانگی 4 3 و 4 تقریبا 5 کارەبا باشە لە بەرەو خەڵک پێویستی نییە لە مانگی 10 و 11 و 11 کارەبا باشەوەی خەڵک پێویستی نیەوە لە مانگی حکوومەت بەڵێ دوایەوە لە مانگی 12 و یەکەوانە وردە دەکەمی بێتەوە لە هاوینشا کەمە بێتەوە وازحە بەس من هەندێک سەرنجم هەبوو ئەگەر ڕێگەم بدەیت لە 5 دقیقە زیاترش پێ ناچێت ئەگەر مەجال هەیە پێم وایە ئەمە ئاخیرش قسەی من بێت لەوە چی لە هەرێمی کوردستانە ئێستا نزیکەی 1 ملیۆن سیاری بنزین هەیە 1 ملیۆن هەر کەسێک ڕۆژانە لەم پارە زیای کە تۆ دەسەر بنزین هەر کەسێک ئەگەر لە گیرفانی خۆی 5,000 دینار پارەی زیادە بدا بە بنزین ئەکاتە 5 میلیارد دینار ڕۆژانە خەڵکی هەرێمی کوردستان زیانەکە هەر لەسەر ئەمە ئەوە ئەو بەڕێزەی ئەو خوشکە بەڕێزەمان ئێستا داوا بکە وەزیری سامانە سروشتیەکان بێتە پەرلەمان و متمانی لێ وەربگرنەوە یادداشتێک پێشکەش کرا من داوایان لێ ئەەکەم بۆ ئەوەی بێتە ئەم پەرلەمانە ئەو سومعی خۆی وە بگەڕێتەوە خوشکەی بەڕێزم و گەورەم ڕێوازخان داوا بکە ئەو و بە ئەندام پەرلەمانەکان با بێتە پەرلەمان سیقەت لەم کوڕە وەرگرنەوە کە چوو وتی من لە چاخواردنێکە لە ئەرشیفەوە توانیم 1 ڕۆژانە 1 ملیۆن لیتر نەوت بنزین بێنم بۆ هەرێمی کوردستان 3 ڕۆژ 4 ڕۆژی بڕ نەکرد و بڕیان ئەمە هەر پێویست بوو لەسەر و قسەی تر خۆی استیقالە بکە لێگو گەندەڵیش لە وەزارەت گەندەڵی من ناڵم من ناتوانم سەڵم گەندەڵی هەیەیانە بەڵام بێگومان بە گەندەڵی لەسەر لە وەزارەتی نەوتا بە هیچ جۆرە شەفافێتی تیانە و پەرلەمانتەرەکەتوان بێت لەبەرەوە من داوای سەرەکیمەوەی بۆی ئەم پەرلەمانە مزداقەتی بۆ بگرێتەوە ئەو وەزیری سامانە سروشتیانە بانکن بهێنە گیرروگاز لە پەرلەمانی کوردستان بۆچی لەسەر گرانبوونی سعری بنزین و نەبوونی نەوت لە هەرێمی کوردستانە لەسەر ئەمە متمانی لێوەرگرنەوە لەسەر ئەو قسەشی کە کردی وتیوانەوەی من ڕۆژانە ملیۆن ئێهێنم بەڵام ملیۆنەکەش نەیتوانی باتە سەر کەواتە ئەوە بەڕاستی خۆی بچوو کردەوە لەگەڵ ڕێز و حرمەتم بووی نەیتوانی قسەکەی خۆی بێنێتە سەر مەفروض ئیتر خۆی استیقالە بکە یا ئەمان بێن و بهێنە گیرروگاز و داوای وەرگرتنەوەی متمانی لێ بکەن وە پارتی دیموکراتی کوردستان پەندام پەرلەمانەکان ئەوانش با یەکجار هەنگاو بنێن متمانە لە وەزیرێکی خوان وەرگرتنەوە یەکێتیەکان گۆڕانەکان ئەوانەی کە وەزیریان هەیە تۆزێ بوێر بن بۆی بێ بە عرف وەرگرتنەوەی یەکجار من کامە ئێمە نەمانتوانی لەبەر ئێمە دەرکراین شار بە دەرکراین بە پەرلەمان داخرا ئێمە نەمانتوانی بیکەین بەڵام ئەمانە الحەمدولillah تا ئەم لەحزەیە بەردەوا من وەزیرێک بێن نەگری گیرروگراز بۆی سومعە بوو ئەم پەرلەمانە بگەێتەوە لە ئەم پەرلەمانە متمانی لە فڵانە وەزیر وەرگرتێتەوە ئەتوان غیابیێنیش بە پێی پەیڕەوەکەی ناخۆی ئەمە یەکەمیان دووهەم کارێ بکەن ئەم پەرلەمانە بەڕێزەکە ئیساکیە جانەوە باس ئەمە لەسەر مەسەلەی گرانبوونەکە باسمان یەکجار داوا لە حکومەت کەم فشاری وەی ملکەکە بوجەکە بنێرە وا خەریکە خولەکەیان تەواو بێ ئەمانیش بۆکو ئێمەیان لێ دێ بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان تەقدیم نەکراوە پەرلەمان و پەرلەمان پەسەندی کە ئەمەشێکە لە کەم و کورتەکانی پەرلەمان سێهام من گلەیەکم لە بەڕێزی هەیە باسی یەکەمەکان و دووەمەکان و سێکاکە خۆ تەلەبی وا هەیە دەهەمیش بوو لە یەکەمەکە زیرەکترە یعنی و مافی نییە تۆ پێویستە حکوومەت بگەینیت حکوومەت لێپێچینەوە لە سەرۆکی حکوومەت بکەیت وەرە حکوومەت کاکە هەموو مرۆڤێک لە 2014ەوە دەرچووی خەریجی کولێ دانەمەزراوە ئەمە زەنبی چییە تامی وەرە هەلی کاری بۆ بدۆزرەوە هەلی کاری بۆ نادۆی تۆ لانی کەمی بژێوی مانگە بدە بەم کوڕەتەمەن 18 ساڵە کە 18 ساڵی تێپەڕاندووە وەرە هیچ نەبێ بودجەیەکی بۆ مانگەرەوە تا ئەو لەحزەی کارە بۆ دۆزینەوە کاکە ئەمە مانگانە $300 مانگە $200 مانگە $150 بۆ تۆ تاوەکەتی هەلی کارە بۆ دۆزینەوە یا خۆ لە شوێنێک کارە دۆزیتەوە ئەم هەنگاوانە پەرلەمان ئەگەر بینێرێ تۆزێک سومعەی پەرلەمان زیاتر بەرزەکاتەوە و میزداقەتی بۆ ئەگەڕێنەوە ئەگەر ئەمە نەکەن بێگومان بە ئەو پەرلەمانە هەر ئەو پەرلەمانە کۆنەیە لە 92 هاتووە تا ئەم لەحزەیە پەرلەمانێکی ناوەڕۆک پوچەڵی ناوەڕۆک بەتاڵی بێکاریگەرە لەسەر حکوومەت هەرێمی کوردستان بە تەسەووری من بوون و نەبوونی وەکو یەکترە لە هەرێمی کوردستانە و یەک داوای کەشم لێ هەیە لەو خوشکە عەزیزم پێشنیارێ بکە ئەم پەرلەمانە 111 ئەندام پەرلەمانە بۆ هەر 25,000 کەس لە کوردستانە نوێنەرێکی ئەمە زۆر کەمە لە ئاسی ستانداردی نەوەدەوڵەتی نییە نەخێر بکرێ بە 56 من پرۆژەم پێشکەش کرد بوو بکرێ بە 56 ئەندام پەرلەمان بۆ ئەوەی هەر ئەندام پەرلەمانی بێ بە نوێنەری زیاتر لە 100,000 کەس سوپاس دەکەم ڕووپاکان کاتمان نەماوە بەس بە کورتێگەر تێبینێک کتێبێ سوپاس دەکەم بەڵێ وڵا لەسەر وەڵامی ئەو برام مامۆستا عومەر
لە سەبارەت بە بودجە ئێمە هەموو ساڵێک ئەر بۆ زانیاری بەڕێزیان ئێمە هەموو ساڵێک لە مانگی 11 داوای هاتنی پرۆژە بودجەمان کردووە بۆ ساڵی داهاتوو هەموو ساڵێک داوامان کردووە و هەروەها سەبارەت بە پرساندن ئێمە پرساندنی سەرۆکی حکوومەت وەزیری دارایی جێگری سەرۆکی حکوومەتمان کردووە و بۆ وەزیری سامانە سروشتەکان بۆ وەزیری پەروەردە بۆ وەزیری تەندروستی داوامان کردووە چەند جار بێنە پەرلەمانی کوردستان نهاتوون پرسیارمان کردووە ئەگەر ئەنجامی پرسیارەکانیان من لە جەنابەت ئەزانم جەنابەت ئەیکەی ئەزانم لەوەی نوێ ئەیکات ئەنجام هەندێک لە برادرانی گۆڕانێکن من داواکەی من بۆ ئەندامەکانی پەرلەمانی پارتی وێچێتیە کە ئەم عرفە بشتێنن کە واز لە لێپێچینەوەی وەزیرەکانی خۆیان بێنن دەستکەن بە لێپێچینەوەی لەوای خۆیان ئەوان دەست پێشخەری بن بێتە عرف کە ئەکرێ ئەندام پەرلەمانێکی یەکێتی وایان پارتی لە وەزیرەکەی بپێچێتەوە ببوورە داوای لێ بنێک پاکان کاتیشمان نەماوە سوپاس دەکەین بە کورد دەست خۆش بێ منیش لەگەڵ ڕێی بەڕێستم خۆی پەرلەمانی زیندوو دەبێ هەفتانە پرساندن بکە بۆ وەزیرەکان بە نمونە پەرلەمانی ئوردن هەفتەی ڕۆژێک چۆن ئێمە لە پەیڕەو بۆماندانراوە کە هەفتەی ڕۆژێک لەگەڵ حکوومەت گفتوگۆ دەکەین ئەو هەفتەی ڕۆژەکی تەنها بۆ پرساندن داناوە پەرلەمانی زیندوو دەبێ هەفتەی ڕۆژێکی هەبێ بۆ پرساندن نەک پرساندن لە هەرێمی کوردستان بۆتە مۆتەکەیەک پرساندن وای لێ هاتووە بە دوو خولی پەرلەمان پرساندن بۆ وەزیرێک ناکرێت بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران ناکرێت ئاخر منیش لەگەڵ قسەکانی مامۆستا عومەرم دەبێ ئەم کۆتە بشکێ پێش ئێمە دەبێ پەرلەمانتارانی دەسەڵات بێن پرساندن بۆ ئەو وەزیرە بکەن کە لە کاروبارەکانی سەرکەوتونە بووە وەڵام من تکام لە ڕێوازخان و لە کاکهێمن و لە موناخانم لەگەڵ پەرلەمانتارەکانی پارتی وێکێتی هەیە ئەم عرفە بشتێن بێگومانم لەوانی گۆڕان لەگەڵیانە بنی گۆمەڵ لەگەڵیانە بێنەوەی لەگەڵ ئەم عرفە بشتێن دەستکەم بە لێپێچینەوە لە وەزیرەکانی خۆیان بە تایبەتی وەزیری سامانە سروشتەکە بەڵێ سوپاس بۆ دوولاتان سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ کارانە خواتان